بەڵێ بێگومان سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا کۆمەڵێک دۆسیە لەوێ خوێنە بەرباس و گفتوگۆ کە هەندێک لەو دۆسیانە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە. بۆ قسەکردن لە سەر چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا من میوانێکم لەگەڵە لە ستۆدیۆ سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەخێربێی بۆ ستۆدیۆی کوردستان 24 و جەژنیشت پیرۆز بێت سیپان. سوودانی سەردانی ئەمریکا کات کۆمەڵێ دۆسیە لەگەڵ خۆی باتە ئێوە بۆ گفتوگۆ و ئەمریکەکانیش گفتوگۆی لەگەڵەکەن لەسەر ئەو دۆسیانە. وەکو وتم هەنێ لەو دۆسیانە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە وەک هاوکارانم ئاماژەیان پێکرد بە تایبەتی دۆسیەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. چۆن ئەکرێت دۆسیەی نەوت نەبێتەوە بە کێشەیەک خۆی کێشەیە ئێستا لە بینی هەرێم و عێراقا، چونکە تا ئێستا پڕۆژە یاسای نەوت و گاز لە هەرێمی لە عێراقدا پەسەند نەکراوە، یان هەر لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر نەدراوە بێتە ناو پەرلەمانی عێراقیشەوە. چۆن ئەکرێت ئەم دۆسیە جارێکیکە نەبێتەوە بە کێشەیەکی گەورە و هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە؟ بەڵێ ئەم کاتتان باش. سەرەتا دەمەوەی لە ڕێگەی ئەو کاناڵە بەڕێزەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە زۆر بەڕێز جەنابی سەرۆک بارزانی و تەواوی خەڵکی خۆشەویستی کوردستان و ئێوەی بەڕێز و سەرجەم کارمەند و ستافانی کاناڵی خۆشەویستی کوردستان 24 بکەم. هەر وەک دەزانین بڕیارە چەند ڕۆژی داهاتوو بەڕێز سوودانی سەردانی ئەمریکا بکە واشنتن بکە. ئەم سەردانە زۆر کەس پێی وایە سەردانیەکی ئێکلاکەرەوەیە. ئەوەی بۆ ئێمە جێگای دڵخۆشیە لەو بابەتەوە کە بەر لە سەردانەکەی بە ماوەیەکی کەم جەنابی سەرۆکوەزیران بەڕێز مەسرور بارزانی سەردانی ئەمریکای کرد و ئەو پێشێلکاریانەی کە بەرامبەر سیستەمی فدرالی بەرامبەر بە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەو فشارە دارایی و قانونی و سیاسی و سەربازی و بە هەموو ڕەهەندەکانیەوە لەسەر هەرێمی کوردستان دەکرێن بە ئەمریکای گەیاندووە. حتمما سەردان تەسیری سەردانی بەڕێز سەرۆکوەزیران بارزانی بۆ ئەمریکا لەسەر سەردانەکەی سوودانیش دەبێت. مەلەفی نەفت و گاز بێگومان یەکێکە لە گرنگترین ئەو مەلەفانەی کە لە ئەمریکاوە باسی لەسەر دەکرێت. هەروەک دەزانم عێراقی نوێ کە لە دوای ساڵی 2003ەوە دروست بوو، بە تایبەتیش دوای پەسەندکردنی دەستور لە ساڵی 2005دا ئەمریکا کاری کردووە بۆ دروستکردنی نظامێکی فدرالی کە نظامێکی دووەلیە و لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو بەرکار دەبرێت. لە عێراقیش هەبێ بۆ ئەوەی لە وڵاتێکی فرە نەتەوەیی و فرە ئاینی و کە مەترسی هەیە مێژووی سەدان ساڵەی کێشمەکێشی نێوان پێکاتەکانی عێراق وای کردووە کە نظامی فدرالی ضرورەتێکە و دەبێت هەیبێ. بۆیە ئەم قانونانەی کە دەردەچن لەو دواییەدا یان ئەوەتە ئەو یاسانەی کە لە دەستوردا ئاماژەی پێکراوە کە تەسیرێکی باشی لەسەر فدرالیەت هەیە یان دەرنەکراون، ئەوانەشی کە دەرکراون پێچەوانەی فدرالیەتە. بۆیە ئێمە تەوەقعی ئەوە دەکەین ئەمریکا پێداگیری بکاتەوە و تەداخلێکی باش بکات بە ئاراستەی گەڕانەوە بەرەو فدرالیەت. بۆ نمونە یاسای نەوت و گاز دەبووە لە ساڵی 2007 دەربچێ کەچی ئەمە 24ە هێشتا دەرنەچووە. جگە لە دەرنەچوونەکەی زۆربەی لایەنەکان مەترسی ئەوە هەیە ئەگەر قانونەکە دەریش بچێت ئاراستەی فدرالیەت نەگرێت بە ئاراستەیەکی مەرکەزیەت بێت. چونکە زەمان چییە لە گفتوگۆکانی نێوان سوودانی و ئەمریکادا ئەمە ئەچەسپێت؟ چونکە سوودانی تا ڕادەیەکی باش ئەوەنەی ئەیبینین هاتووەتە پێشەوە لەسەر ئەو بابەتانەی کە کێشە و گرفتن لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا، بەڵام لە پشت سوودانیەوە کۆمەڵێک لایەن هەیە لە چوارچەوەی هەماهەنگی هەمیشە ئەرقەلە و کێشە دروستەکەن. خۆی لە مێژووی عێراقی نوێدا کەم سەرۆکوەزیران هەبووە بەقەت سوودانی بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغدا هەنگاوی هاوێشت بێت. ئەمە جێی گومان نییە. وەکو جەنابیشت ئیشارە پێدا بەداخەوە کە هەندێک لایەنی سیاسی لە پشت حکوومەتەوە هەنیان بەشدارن لە پێکێنانی ئەم حکوومەتە تەسیری نەرێنیان هەیە بە پێچەوانەی بیرکردنەوە و دیریگا و ڕۆیای خودی سەرۆکوەزیرانەوە. ئەمریکا وەکو ئاماژەم پێدا قوربانیەکی زۆری داوە تا عێراق بە ئەمڕۆ گەیشتووە تاکە دەستکەوتی ئەو قوربانیانەی ئەمریکاش نظامی فدرالی بووە. ئەمریکا سەرچاوەی ئەم نظامەیە و پارێزەری ئەم نظامەشە. ئەگەر ئەم نظامی فدرالیە لە عێراق نەمێنێ وەک ئەوە وایە ئەمریکا هیچی نەکردووە.
هیچ ایشی بەدەست نەهێنا بەرامبەر هەموو ئەو قوربانیانەی دای لە پێناو ڕوخاندنی ڕژێمی پێشووی عێراق دروستکردن و یان بنیاتنانی عێراقێکی نوێ بۆیە من دڵنیام ئەمریکا قبول ناکات نظامی فدرالی لە عێراقا بکەوێت بەڵام ئێمەش پێویستە وەکو لایەنە کوردیەکان هاودەنگ بین یەک ڕوئیامان هەبێت لەبارەی پرسە چارەنووسازەکانەوە دەکرێت لەبارەی پرسە کەم گرنگانەوە ڕەئی جیاوازمان هەبێ یان داواکاری جیاوازمان هەبێ بەڵام پرسە نەتەوەیی و چارەنووسازەکان دەبێت یەکدەنگ بین و سەنگی مەحەکیش دەستور بێ زۆر باشە لە قسەکان تا ئاماژە بە هەوڵەکانی سەرک وەزیران ناکە پێش سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا ئەو لەوێ بوو و کۆمەڵی بابەتی وروژاندووە لەسەر و پێشێلکاریانەی کە بەرامبەر بە مافی هەرێمی کوردستان کراوە لە دەستوری عێراقیا بەڵام ئێمە وەکووتم کۆمەڵێکی تر هەیە بەرامبەرمان وەساون کە هەندێک لایەنن لە عێراقا کە بە هەموو شێوەیەک لەگەڵ ئەو سیستەمی فیدراالیانی کە جەنابە ئاماژەی پێکرد بەس قسەکردن لە دەرەوەی عێراق و هەوڵەکان لە دەرەوەی عێراق چارەسەریم کێشەیە کات یان نەخێر هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە ڕاستەوخۆ لەگەڵ ئەو لایەنانە دانیشێت بۆ قسەکردن لەسەر و کێشە و گرفتانێکە ئەو لایەنانەی کە کێشە بۆ هەرێمی کوردستان دەکەن لەو قەنەعەتەدام لایەنێک نین کە بە گفتوگۆ و بە ینی دانیشتن یان بە دانووساندن کێشەکان چارەسەر بکەن یعنی بینیمان بۆ نمونەیەک هەڵێم کێشەی موچە زۆر قوڵ کرایەوە بەڵام لە کۆتاییدا دانووساندن و هەوڵ و کۆشیشی هەردوو بە ڕێزان جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانانی و جەنابی سەرۆک وەزیران محەممەد شاح سوودانی بە گفتوگو توانیان بە چارەسەر بگەن بەڵام لایەنەکانی تر ئەو نیەتی چارەسەرەیان نییە بۆیە گفتوگۆ لەگەڵیان هیچ ئامانجی نییە تەداخلی وڵاتێکی وەکو ئەمریکا نکۆڵی لێ نەکراوە هەمومان دەزانین ئەمریکا خاوەنی گەورەترین تەسیرە لە جیهاندا چ لە ڕوانگەی سەربازی چ سیاسی چ اقتصادی عێراق یەکێکە لە وڵاتانەی کە تەسیری ئەمریکای بە شێوازێکی زۆر زیادی لەسرە بەراورد بە زۆرێک لە وڵاتانی تری جیهان بەڵام تەسیری وڵاتانی هەرێمیشی لەسەر تەسیری وڵاتانی هەرێمی لەسرە بەڵام کاتێک کە ئەمریکا قسە دەکات هەموو لایەنێک بێدەنگ دەبێت بە تایبەت لە عێراقدا لە ڕەنگە جیاواز بێ لەگەر وڵاتێکی وەکو ئیمارات یان کوێیت یان تورکیا یان هەر شتێک لە عێراقدا اقتصادی عێراق بە ئەمریکا بەستراوەتەوە ئەمنیەتی عێراق بە ئەمریکا بەستراوەتەوە هەموو شتێک لە عێراق بە ئەمریکا ئەبەس ئەگەر یەک ڕۆژ ئەمریکا چاوپۆشی لە عێراق بکە شتێک بەناوی ئەم عێراقا نامێنێتەوە بۆ باڵگەشت مەبەستم چییە ساڵی 2014 کە داعش هات بە 8 هامر نیوەی عێراقیان داگیر کرد ئەگەر هاوپەیمانان و ئەمریکا نەهات بانە سەرخەت شتێک بەناوی عێراقەوە نەدەما بەڵام ئەمە لە ڕوانگەی سەربازی و ئەمنیەوە لە ڕوانگەی اقتصادیشەوە هەر بە هەمانشەوە یەک دقە ئەمریکا دۆلاری خۆی لە عێراق بکێشێتەوە یان گەمارەی دلار بخاتە سەر عێراقەوە بەهای $100 لەوانەیە بچێتە سەروی ملیونێک دینار بۆیە ئەمریکا کاتێک لە عێراق قسە دەکات هەموو وڵاتانی تر بێدەنگ دەبن و یەکی جورعەتی نییە ئەسلەن جوابیشی باتەوە بۆیە ئێمە لەو قەناعەتە داین ئەمریکا ئەگەر تەداخل بکات تەکسیرێکی ئیجابی لەو بابەتەوە دەبێت بۆیە ئێمە گەشتبینین بە سەردانی بەڕێی سوودانی بۆ ئەمریکا لەسەر زۆر مەلەف نەک تەنها لەسەر مەلەفی نەوت و گاز مەلەفی دارایی شتێکێکە لەو کێشانەی کە ئەمڕۆ لە نێوان هەولێر و بەغدایە سەرڕای ئەوەی بە جهودی جەنابی سەرۆک وەزیران و بە خۆڕاگیری جەنابی سەرۆک وەزیران و بە خۆ بەدەستەوە نەدانی بەڕێزیان کێشەی موچە چارەسەر کراوە و ئەمڕۆ خەلکیمە بە دڵخۆشی جەژنەکاتەوە بەڵام ئێمە هێشتا پرسیتری موازنەمان هەیە کە مەوزوعی خەرجیاتی تەشغیلی و خەرجیاتی ئیسtisماری ئەمیش دەبێت چارەسەر بکرێت بە کورتی جوابم بیتەوە ئەمە ئەم سەردانە ئەنجامەکەی ئەم سەردانە و ئەکات لە دوای جەژن ئەو پرۆژەی هەموارکردنەوەی بودجەی عێراق کە تۆزە خاوی بەخۆیەوە بینی لە پەرلەمانی عێراق بێکێشە و گرفت دەنگی لەسەر بدرێت وەک ئەوەی ئێوەتانەوێت لە تەسیرێکی دەبێ هیواداریشین کە تەسیرێکی باشی هەبێ ئەم مەوزوعە ئەگەر بێت و لە ئەمریکا گفتوگوی جدی لەسەرەوە بکرێتن من دڵنیام لایەنەکانی تر هەمویان پابەند دەبن و تعدیلەکە دەکرێت بەڵام ئەگەر ئەمریکا قسەی لەسەر ئەو بابەتەوە نەبێت ئێمە لەو قەناعەتە داین کە ئەمە معلوماتێکە بۆ جەنابتان نەک تەحلیل تاخیرکردنی ناردنی تعدیلی قانونی موازنە بۆ پارلەمان ترسی ئەوەیە کە تعدیلەکان بەلاڕێدا ببرێن لەلایەن ئەو ئەحزابانەی کە لە پارلەمانن و کورسیەکی زۆریشانەیە و دەشتوانن هەروەک بینیمان کە لەسەر
پشکی هەرێمی کوردستانیش کرا لە مانگی شەشی 2022 بۆیە نایانەوێ ئەم سیناریۆیە دووبارە ببێتەوە نایانەوێ ئەم سیناریۆیە دووبارە ببێتەوە ترس هەیە لە بەلاڕێداچوونی تعدیلی موازنە ئەگەر ئەمریکا قسە لەسەر ئەو بابەتەکە بڕوان ناکەم کەس جورعەتیەوەی هەبێ بەلاڕێدا ببات بەڵێ سیپان شێوانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێز. سپاس بۆ ئێوەش